وردەکاری فەرهود و بە قاچاغبردنی نەوتی هەرێمی کوردستان. ڕۆژانە 200,000 بەرمیل دەفرۆشرێت و پارەکەی نادیارە. قاچاقچیەکان کێن و لە قازانجی کێ نەوتەکە ئاودیو دەکەن. هەرچەندە لە ڕووکارداوا دەردەکەوێت کە نەوتی هەرێمی کوردستان لە دەرهێنان و هەناردەکردنیدا بە بڕیارەکەی دادگای پاریس وەستێنراوە، بەڵام لە بناغەدا نە پرۆسەی دەرهێنان نە هەناردەکردنی نەوەستاوە، بەڵکو تەنها ئەوەی گۆڕانکاری بەسەردا هاتووە چۆنیەتی فرۆشتنی نەوتەکەیە لە فرۆشتنێکی یاساییەوە بۆ فرۆشتنێکی نادیار و قاچاق. هەروەها چۆنیەتی هەناردەکردنەکەیەتی لە هەناردەیەکی ئاشکراوە بۆ قاچاق و بەشی زۆریشی بە ئێران دەفرۆشرێت. جگە لەوەی پێشتر لانیکەم ئەو پارەکەمەی دەست دەکەوت لە هەناردەکردنی نەوتی هەرێم دەگەڕێنرایەوە قاسەکەی وەزارەتی دارایی، بەڵام ئێستا ئەو داهاتوو پارانەش کە مانگانە لانیکەم نزیکەی 9 ملیار دۆلارە تەنها بۆ چەند بازرگانێکی دەستڕۆیشتووی نێو حیزبە دەسەڵاتدارەکان دەچێت. ناوەند و ئاژانسە جیهانیە ناودارەکانی ڕاگەیاندن ئەم ماوەیە بە تەواوی سەرنجیان خستۆتە سەر بە قاچاقبردنی نەوتی کوردستان و هەریەکە لە نیویۆرک تایمز و رووسیالیۆم و هەفتەی پێشوش ڕۆیتەرز با بەڵگا باسییان لە چۆنیەتی تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستان کردووە. ڕۆیتەرز دەڵێت پشکی شێری نەوتەکە بۆ ئێران پاشان تورکیا دەچێت و کۆمپانیا ئەمریکی و نەرویجیەکان هێشتا سەرقاڵی کارکردنن و نەوت دەردەهێنن. دوای دەرهێنانیش بەو پێیەی ناتوانن هەناردەی بکەن، بۆیە بە شێوەی ڕێکەوتن واتە حسە و پشک بە چەند بازرگانێکی بواری سوتەمەنی دەفرۆشن. بە گوێرەی راپۆرتەکەی ڕۆیتەرز بازرگانەکان لە ڕێگای تانکەرەوە نەوتەکە دەگەیەنە چەند کۆمپانیایەک لە ئێران و تورکیا بەبێ ئەوەی لە مەرزەکاندا پسوولەی باجی بۆ بکەن، بەڵام تانکەرەکان باجیان لەلایەن کۆمپانیەکی حیزبی لێوەردەگیرێت وەکو سەرانە. لە ناوخۆشدا ئەمە بۆ تەپەڵەیەکی یاسایی قورس بە گردنی حکوومەتی هەرێمەوە لە دانوستانەکانی لەگەڵ حکوومەتی ناوەند. بە پێی زانیاریەکانی تیوار، ئێستا دانوسان کارەکانی حکوومەتەکەی سوودانی داوای داهاتی ئەو نەوتە قاچاقش دەکەن و لە کوردستانیشدا ئەو نەوتە تەنها بووەتە سەرێشەیەک بۆ خەڵکەکەی. پێش ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم، کۆمپانیەکانی نەوت بە ئاگاداری و لەژێر سەرپەرشتی وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژانە 453,232 بەرمیل نەوتی خاوی دەردەهێنا و لە ڕێگای بۆری کوردستان هەناردەی بەندەری جەیهانی دەکرد کە مانگانە نزیک دەبەوە لە 15 میلیۆن بەرمیل نەوت. ئەو کات ئەو داهاتە ڕاستەوخۆ وەکو تەواوکاری موچە تەرخان دەکرا و کارتێکی گوشاری بەهێزیش بوو بەدەست کوردەوە، بەڵام ئێستا هەمان نەوت بۆتە خاڵی لاوازی. ئەو نەوتەش بەپێی ئامارەکانی دیلۆیت ئەو کات دەفرۆشرانە وڵاتانی ئەوروپی و بەشێک لە وڵاتانی ئەمریکای لاتین. ئێستا و دوای بڕیارەکانی دادگای پاریس، حکوومەتی هەرێم و کۆمپانیەکانی بەرهەمهێنان تەنها لە 7 کێڵگەدا کار دەکەن و 7 کێڵگەش کارکردن تیاندا ڕاگیراوە و وەستاون. ئەو کێڵگانەی هەناردە و بەرهەمهێنانی نەوتیان تێدا ڕاگیراوە کێڵگە نەوتیەکانی تەقتەق، ساردا و بەعشیقەیە، بەڵام بەشێکی دیکەی کێڵگە نەوتیەکان کە ژمارەیان 7 کێڵگەی نەوتیە لەژێر ویستی بە قاچاقبردن کەوتنە کارکردنەوە و توانیان ئاستی بەرهەمی نەوتی ڕۆژانەیان بە ڕادەیەکی باش بەرز بکەنەوە. لە ئێستادا پێکەوە نزیکەی 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم دەهێنن. ئەو 300,000ش بە تانکەر ئاودیوی ئێران و تورکیا دەکرێت. کێڵگەی یەکەم، کێڵگەی نەوتی خورمەڵا کە سەرجەم پشکەکانی دراوە بە کۆمپانیای کارو، لە ئێستادا ڕۆژانە زیاتر لە 110,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت. کێڵگەی دووەم، کێڵگەی نەوتی تاوکێ کە بەرهەمهێنانی دراوە بە DNO و جەنێڵ ئەنێرژی. ئاستی بەرهەمهێنان لە کێڵگەکەدا گەیشتووە بە 90,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. کێڵگەی سێهەم، کێڵگەی نەوتی شێخان کە هەردوو کۆمپانیای گۆڵف کیستۆن و MOL تێیدا هاوپشکن، ئاستی بەرهەمیان لە کێڵگەکەدا گەیشتووە بە 21,600 بەرمیل نەوتی ڕۆژانە. کێڵگەی چوارەم، کێڵگەی نەوتی ئەتروش کە هەردوو کۆمپانیای شاماران و تاقا تێیدا هاوپشکن و ئاستی بەرهەمیان لە کێڵگەکەدا گەیشتووە بە 20,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. کێڵگەی پێنجەم، کێڵگەی نەوتی سەرسەنگ کە هەردوو کۆمپانیای HKN و شاماران تێیدا هاوپشکن، ئاستی بەرهەمهێنانیان 36,400 بەرمیل نەوتی ڕۆژانەیە. شەشەم، کێڵگەی نەوتی هەولێر کە کۆمپانیای فۆرزا پێترۆلیۆم تێیدا کار دەکات، ئاستی بەرهەمهێنانیان لە کێڵگەکەدا گەیشتووە بە 6,500 بەرمیل نەوتی ڕۆژانە. حوتەم، کێڵگەی نەوتی گەرمیان کە هەردوو کۆمپانیای گازپرۆم و وێستێرن زاگرۆس تێیدا پێشکدارن، ئاستی بەرهەمی کێڵگەکەیان گەیاندووە بە 9,650 بەرمیل نەوتی ڕۆژانە. بەڵام بەپێی زانیاریەکانی تیوار، هەریەکە لە کێڵگە نەوتیەکانی تەقتەق
کە کۆمپانیەکانی گەنێڵ ئەنەرژی و ئەداکس تێیدا پشکدارن، کێڵگەی نەوتی سارتا کە گەنێڵ ئەنەرژی و شیڤرۆن تێیدا پشکدارن، هەروەها کێڵگەی نەوتی بەعشیخا کە کۆمپانیەکانی DNO و TEC تێیدا پشکدارن لە ئێستادا هیچ بەرهەمێکیان نییە. مایلز کاکینز وتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ناسراو بە ئەپیکور مانگێک پێش ئێستا نەیتوانی ئەم پرسە بشارێتەوە و بە ئاژانسی ئەلمۆنیتۆری گوتبوو ئەوان بە کۆمەڵەکەیان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت دەردەهێن و پاشان لە ناوخۆی کوردستاندا هەر بەرمیلێکی بە $40 دەفرۆشنەوە. بە پێی زانیاریە تایبەتەکانی تیوار، ئەپیکۆر بە تێکڕا بەرمیلێک نەوتی هەرێمی بە نزیکەی $36 فرۆشتووە. بەرهەمی چوار کێڵگەش بە $30 فرۆشراوە. تەنها لە کێڵگەی نەوتی سەرسەنگ نەبێت کە بەرمیلێک نەوت بە $42 فرۆشراوە. بەوەش داهاتی ڕۆژانەی فرۆشتنی 298,110 بەرمیل نەوت کە فرۆشتنی تێکڕای بەرمیلێک بە $36 داهاتەکەی دەگاتە $10,731,000 مانگانەش کۆی داهاتی نەوتی فرۆشراو دەگاتە نزیکەی $321,857,000 ئەمریکی بەبێ ئەوەی هیچ یەکێک لەم داهاتانە بخرێتە سەر حساباتی وەزارەتی دارایی. هەرچەندە حکوومەتی هەرێم دەڵێت کە ئەو پارەیە دەداتەوە بە قەرزی کۆمپانیا نەوتیەکان کە بەهای دەرهێنانی 2 ساڵی ڕابردوویان $1 میلیارد و بۆتە قەرز بەسەر حکوومەتی هەرێمەوە. جگە لەو 125,000 بەرمیلەی کە ئەپیکۆر ڕۆژانە دەیداتە حکوومەتی هەرێم بە پێی زانیاریەکان لە 2 کێڵگەی تر و بە شێوەی قاچاق 175,000 بەرمیل دەردەهێنرێت و بە تانکەر هەناردەی ئێران دەکرێت کە دیسان پارەی ئەمەش ناخرێتەوە سەر حساباتی وەزارەتی دارایی هەرێم.